بەپێی ئاماری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ساڵی 2017 ڕێژەی وەرگرتنی پیر و پەکەوتە لە خانەی بە ساڵاتچوان بە بەراورد لەگەڵ ساڵی 2016 زیادی کردووە. هۆکارەکەشی بۆ قەیرانی دارایی و نەگونجانی خێزانەکان دەگەڕێنرێتەوە. لە ساڵی 2017دا 74 بە ساڵاتچوو لە خانەکەدا بوون و 13 لەوان کۆچی دواییان کردووە و 14 بە ساڵاتچووش گەڕێنراونەتەوە ناو خێزانەکانیان. لە ماڵی ساوایان ژمارە و منداڵانەی کە لە ساڵی 2017 سوودیان لە خانەکە وەرگرتووە 33 منداڵە. تەبعاً ژمارەکە بەرز بۆتەوە بە بەراورد بە ساڵی 2016 کە 24 منداڵ بووە. لە خانەکانی ساوایان و کچان و کوڕانیش ئامارەکان بەرز بوونەتەوە. خانەی ساوایان کە منداڵی خوارتەمان 4 ساڵ لەخۆ دەگرێت ژمارەی منداڵەکانی 33 منداڵن کە لە ساڵی 2016دا ئەو ڕێژەیە 24 منداڵ بووە. لە ماڵی کوڕانی 30 منداڵ هەبووە. 12 کەسیان گەڕێنراونەتەوە ناو خانەوادەکانیان. لە ماڵی کچانیش 47 منداڵ هەبووە. لەو ژمارەیەش 38 منداڵیان گەڕێنراونەتەوە ناو کەسوکاریان. بەڵام لە ئێستادا گرفتی سەرەکی ئەو خانانە کەمی کارمەندە. کێشەی سەرەکیمان دوو حاڵەتە. کەمی کارمەند کە لە ڕابردووشە هەر بەڕێوەبەرەتی چاودێری کۆمەڵایەتی کارمەندی کەم بووە و بۆ پڕکردنەوەی ئەو نەقسە لە ڕابردووە ئەوە بووە کە لە ڕێگەی بەکارهێنانی پرۆژەی کاری سەرەڕایی بۆ کارمەندەکان توانراوە تا ڕادەیەک ئەو فەراغە پڕ بکرێتەوە. بڕی ئەو داهاتەی کە لە ساڵی 2017دا چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی گەڕاندووەتەوە بۆ خەزانەی دەوڵەت 153 ملیۆن دینار بووە کە لە داهەنگە حکمی و ناحکمیەکان و ڕسوماتی جۆراجۆر کۆی کردوتەوە. لە سندوقی هاوکاری کۆمەڵایەتیش کە لە ڕێی خێرخوازانەوە پارەی تێدەکرێت بڕی 19 ملیۆن و 558 هزار دینار بووە کە کراوە بە خەرجی بەڕێوەبەراتیەکان و چاودێری خێزان. هەندێک وەردە داهاتمان هەیە بۆی کردنەوەی دایەنگە و هەندێک ڕسوماتی تر 152 ملیۆن بووە لە 2017. لە پرۆسەی دووبارە پشکنینی کەم ئەندامان 25267 هاوڵاتی لە ڕێگەی لیژنە پزیشکیەکانەوە بینراون. لەو ڕێژەیەش 3000 هاوڵاتی شایستە بوون و 4278 هاوڵاتیش ماون دووبارە پشکنینیان بۆ بکرێتەوە. بەڵام تا ئەو کاتەی پرۆسەکە کۆتایی دێت سەرجەم کەم ئەندامان موچەکانیان وەکو خۆی وەردەگرن و ئەو بڕیارە لەسەریان جێبەجێ ناکرێت. ڕامێ ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.